بە ڕێگاوین بۆ گوندی سنگر لە ناحەی گاپیلۆنی شارباژێرەوە 4 کیلۆمەتر بە شەقامی گڵدا لەگەڵ بەڕێوەبەری ناحەی گاپیلۆندا ڕۆیشتین تا گەیشتینە قوتابخانەی سنگر. ئێمە لە گوندی سنگرین سەر بە ناحەی گاپیلۆن پیان ڕاگەیاندین قوتابخانەیەک هەیە کە هیچ مەرجێکی خوێندنی تێدا نییە. لەم راپۆرتەدا بە دوواداچوون دەکەین بۆ گرفتی ئەم قوتابخانەیە و ئەو گرفتانەی کە هاتوونەتە بەردەم قوتابخانە تازەکەیان. دیمەنی قوتابخانەی سنگر بە جۆرێک بوو کە تەواو جیاواز بوو لە هەر قوتابخانەیەکی تر. خانوویەکی کۆنی گڵی دارەڕا بوو. سەربانەکەی بە نایلۆن و تای کۆن قایم کرا بوو. دیوارەکانی تەقی بوون. هیچ مەرجێکی تەندروستی و خوێندنی تێدا نەبوو. ڕۆژانە لەلایەن 5 مامۆستا و بەڕێوەبەرێکەوە 17 خوێندکاری 2 گوند لە پۆلی یەکەم تا حەوتەمی بنەڕەتی پەروەردە دەکرێن و فێری زانست و زانیاری دەکرێن. بەڕاستی ئەوە نییە بڵێ تەعمیری دەکەم تەعمیر ناکرێت بەرگەی نۆژنکردنەوە ناگرێت وەکە بینن لەسەر دێواری داڕوخانە مەرجی ژینگەییتیان نییە لەسەر ئەم قەراخشی و ئەم ئاوە پیسە بە بەردەمی ئەڕوا مەرجی خوێندنی تیانە کە ساحەیەکی نییە کە ژووری پێویستی تیانە بۆ خوێندنەوە خوێندن تێدا تەلەبەت تێدا هیچ حەماسێکی بۆ خوێندنەکەی نابێ. قوتابخانەکە ئەجگار کۆن و بێکەڵکە و بیناکەی بە جۆرەکە کە بەرگەی نۆژنکردنەوە ناگرێهی ئەوە نییە کە تەعمیری بکەیت تەنها چار ئەوە بوو کە ئێمە دەست بکەین بە دروستکردنی قوتابخانەیەکی نوێ بە حەقەت پێشنیاری مامۆستا لە تیڤ بوو کە دەست بکەین بە دروستکردنی بینایە و جورئەتی زۆری دەویست دەست بکەین بۆ بینایە. ئەماش دیمەنی قوتابخانە تازەکەی سنگرە کە لەسەر پێشنیازی بەڕێوەبەری پەروەردەی شارباژێر و لەلایەن خێرخوازانەوە دروست کراوە و لە ئێستادا تەنیا هەیکەلە و لە چاوەڕوانی خێرخوازاندان بۆ ئەوەی تەواوی بکەن. لە ئێستادا قوتابخانەکە گەیشتوینەوە قۆناغی کە گەچکار و کۆنکرێتی ئەرزی و ئەوانەی ماوە درگای ماوە و هەروەها ئەساسیشی هیچیانە بەڕاستی. ئینشاءڵڵا بتوانین لە ئایندەیەکی نزیکە بتوانین تەواوی بکەین و بە ئومێدین بتوانین ساڵی ئایندەی خوێندن لەم قوتابخانەیەدا بکرێتەوە. لە سنووری شارباژێردا ئەو قوتابخانەیە دوایین قوتابخانەیە کە بۆ شێوازە مابێتەوە بۆ ساڵی داهاتوو لە چاوەڕوانی خێرخوازاندان تا ئەو قوتابخانەیە تەواو بکەن و ژینگەیەکی شایستە بە خوێندکاران دابین بکەن بۆ ئەوەی خوێندکارانی تێدا فێر بکرێن. هێمن قادر، کورتسات نیوز، ناحەی گاپیلۆن.